مڵکە داگیرکراوەکان لە نێوان حکوومەت و حیزبدا. لە چەند هەفتەی ڕابردوودا لە نێو بزوتنەوەی گۆڕان سەر لە نوێ گفتوگویەکی توند لەسەر خاوەندارەتی گردی زەرگەتە سەری هەڵدایەوە کە یەکێکە لە شوێنە استراتیژیەکانی شاری سلێمانی و تا پێش کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕێکخەری پێشووی گۆڕان مڵکی کۆمپانیای وشە بوو. بەڵام ئێستا ئەو گردە بۆتە مڵکی چیا و نما هەردوو کوڕەکەی نەوشیروان مستەفا. ناڕەزایەکانی نێو گۆڕان بە تەنها لە سنووری دەنگە ناڕازیەکانی بزوتنەوەکەدا کۆ نەبۆتەوە، بەڵکو ئەم جارە کەسە نزیکەکانی نەوشیروان مستەفا وەک برا و برازا و تەنانەت هاوڕێ نزیکەکانی ناوبراویش نیگەرانن بەرامبەر لێدوانەکانی عومەری سەید عەلی ڕێکخەری گۆڕان کە مڵکدارەتی گردی زەرگەتەی گەڕاندەوە بۆ کوڕەکانی نەوشیروان مستەفا. عومەری سەید عەلی لە کۆبوونەوەیەکی حیزبیدا لەگەڵ بەرپرس و ئەندامانی گۆڕان ڕەتی کردەوە گۆڕان بە ئاراستەی تەوریسی سیاسی هەنگاو بنێت. ڕەنگە ڕێکخەری گۆڕان لەوەدا ئامانجەکەی پێکا بێت، بەڵام گۆڕان ئێستا لەسەر ڕاستەڕێی تەوریسی ئابووریە، ئەویش بە خستنە سەرناوی زۆرێک لەو سێکتەرانەی لە ڕابردوودا پارەی بۆ بزوتنەوەکە پەیدا دەکرد و ئێستا لە سەرناوی کوڕەکانی نەوشیروان مستەفان. سی ساڵ بەر لە ئێستا کاتێک ڕاپەڕینی باشووری کوردستان ڕوویدا، زۆرێک لەو شوێنە استراتیژی و هەسیارانەی ئێستا شوێنی مانەوەی سەرکردە و حیزبەکانی هەرێمی کوردستانن. پێشتر مڵکی گشتی بوون، بەڵام حیزبەکان بەبێ جیاوازی هەریەکە و بڕیاری داگیرکردنی شوێنێکیدا، چ ئەوانەی لە دەسەڵاتن چ ئەوانەی بەنزیک لەوان دادەنرێن. لە ئەدەبیاتی سیاسی باشووری کوردستان داگیرکردنی گرد بووەتە دەستەواژەیەکی ئاشنا. کاتێک لەسەر شەقامێک لە ڕێبوارێک دەپرسید ئەو گردە هی کێیە، ئەگەر بە دیاریکراویش ناوەکەی نەزانێت ئەوە ڕاستە و خۆ دەڵێت مڵکی بەرپرسێکە. لە ناوجەرگەی شارەکان و لە باشترین شوێنەکانی شاردا بینا و باڵەخانەی گەورە داگیر کراوە کە لە بنەڕەتدا هی وەزارەتە گرنگەکانی وەک پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستیە و ئێستا دوای 30 ساڵ لە ئازادی کوردستان ئەو شوێنانە نادرێنەوە بە وەزارەتەکان و لە بەرامبەردا ئەو وەزارەتانە زۆرێک لە دام و دەستگاکانیان لە بینای کرێدان. بەشێک لە مەکتەب سیاسی هێزە سیاسیەکان کە گەڕەک و ناوچەیەکی زۆری مۆنۆپۆل کردووە لە بنەڕەتدا مڵکی حکوومەتە و ئێستا وەک مڵکی حیزبی و شەخسی مامەڵەی لەگەڵ دەکرێت. بە درێژایی مێژووی شارەکان خانووی پارێزگار خانوویەکی دیاریکراو بووە و لەگەڵ هەر گۆڕانکاریەک لە پارێزگاری شارەکاندا ئەو خانوەش چۆڵ دەکرا و دەدرایەوە پارێزگاری نوێ بۆ بەسەربردنی ژیانی لەو کاتەی کە لەو شارە فەرمانڕەوایە. بەڵام دوای ڕاپەڕین بەشێک لەو خانوانە دەستیان بەسەردا گیرا لەلایەن بەرپرسانی باڵای حیزبەوە و ئێستا نەک هەر خانوەکە بەڵکو و تەواوی گەڕەکێکیش بە دارستان و سەوزایی و شەقام و خانوەکانی دەوروبەریەوە داگیر کراوە بۆ ئەو بەرپرسانە و کوڕ و نەوەکانیان. شوێنە بەناوبەنگە گەشتیاریەکانی کوردستان کە خۆی لە دۆڵ و گرد و دەشت و سەوزایی فراوانی چەند هەزار دۆنمیدا دەبینێتەوە لەلایەن بەشێکی تر لە بەرپرسان و سەرکردەکانی حیزبەکانەوە داگیر کراوە و ئێستا و دوای کۆچی دوایی بەرپرسەکان بۆتە مەزارگەی خۆیان و شوێنی حەوانەوەی کوڕ و نەوەکانیان و وردە وردە ڕووبەرێکی زۆر بەرفراوان لە دەوری ئەو ناوچەیە تاپۆ دەکرێت لەسەر حیزب و کەسە دەستڕۆیشتوەکانی ناو حیزب. بەگشتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا 65 مڵکی گشتی لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانی ئەو دوو پارێزگایەوە داگیر کراون و تا ئێستاش هیچ هەوڵێک نییە بۆ گەڕانەوەی ئەو مڵکانە بۆ دەستی حکوومەت و وەزارەتەکان. دەستگاکانی ڕاگەاندنی حیزب بەدەرنین لە داگیرکاری مڵکی گشتی و لە باشترین شوێنەکانی ناوجەرگەی شار و لە بەهاترین شوێنی شاردا گرد و زەوی چەند هەزار دۆنمی کراوە بە باڵەخانەی گەورە و دراوە بە دەستگا ڕاگەاندەکانی حیزب کە ڕۆژگارێک بودجەی ئەو دەستگایانەش هەر لەسەر حکوومەت و بودجەی گشتی بووە و ئێستاشی لەگەڵ بێت ژمارەیەکی زۆر لە کارمەندان و ڕۆژنامەنووسانی ئەو دەستگایانە لەسەر بودجەی گشتی موچەی مانگانەیان وەردەگرن. لە 27 شوباتی ساڵی 2011 حکوومەتی ئەو کاتەی هەرێمی کوردستان بڕیاریدا هەموو مڵکە گشتیەکان کە لەلای حیزبەکانن بگەڕێنرێنەوە. پارتی وێکێتی و حیزبی شێوعی چەند مڵکێکی کەم و ڕەمزیان ڕادەست کردەوە و دواتر پرۆسەکە ڕاگیرە.
لە سنووری پارێزگای هەولێر نمونەی داگیرکاریەکان هیچ کەمتر نییە لە سلێمانی و لە دوای ڕاپەڕینەوە و جیاواز لە گرد و باڵەخانە گوند و ناحێش داگیرکراوە و بارەگای حیزب و سەرکردەکانی تێدا جێگیر کراوە و بە جۆرێک لە جۆرەکان قەدەغەی ئەوە کراوە کەسانی دوور لەو بارەگایە و بەدەر لەو تاقمەی کە دەبێت لەوێ بژین ڕێگە نادرێت کەسی تر لەوێ ژیان بەسەر بەرێت چونکە بارەگای سەرکردەی حیزب و بارەگای دەستگا ئەمنیەکانی حیزبی لێیە. لە کابینەی شەشی حکوومەتی هەرێمدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکی حکوومەتی هەرێم لا کاتی خۆپشاندانەکانی حەفتەی شوباتدا ژمارەیەک بڕیاری بۆ چاکسازی دەرکرد. یەکێک لە بڕیارەکان گەڕانەوەی مڵکی گشتی بوو لەلایەن حیزبەکانەوە بۆ حکوومەت، بەڵام دواتر حیزبەکان ڕێگریان کرد لە جێبەجێکردنی ئەو بڕیارە. لە ناوجەرگەی شاری هەولێر چاوت بە شوێنێک دەکەوێت کە لە گەورەییدا بێوێنەیە و نزیکەی 400 دۆنم دەبێت. ئەو شوێنە ماڵی سەرۆکی هەرێمی کوردستانە، کاتێکیش سەرۆکی هەرێمی ئێستا پێشتر سەرۆکوەزیرانی هەرێم بوو. لە نێو ئەو ماڵەدا پێداگری دەکرد لە گەڕانەوەی مڵکی گشتی بۆ حکوومەت بەبێ ئەوەی خۆی ئەو شوێنە بداتەوە بە حکوومەت. پرسیاری سەرەکی لێرەدا ئەوە نییە ئەو گرد و شوێنە استراتیژیانە بۆ ساڵانێکە لەلایەن حیزب و بەرپرسەکانیەوە داگیر کراوە، بەڵکو ئەوەیە کە 10 ساڵ بەسەر بڕیاری ڕادەستکردنەوەی مڵکی گشتی کە لای حیزبەکانە دراوە لە هەرێمی کوردستانیش 3 سەرۆکوەزیران گۆڕاوە، بەڵام بۆ تا ئێستا حیزبەکان بە تۆبزی بەردەوامن لە داگیرکردنی ئەو ناوچانە. کابینەی نۆ کە دروشمی چاکسازی هەڵگرتووە هۆکار چییە؟ بەوشەیەکیش باز لە گێڕانەوەی مڵکی گشتی بۆ حکوومەت ناکات لە کاتێکدا ئەو مڵکانە دەتوانن باری سەختی ئابووری لە سەرشانی حکوومەت سوک بکەن و حکوومەت دەتوانێت بیان کاتە سەرچاوەیەکی باشی داهات و پڕکردنەوەی قەرزە کەڵەکەبووەکانی سەرشانی.